بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. مسلمانانی خۆشەویست خێرخوازانی بەڕێز، ئێرە مزگەوتی ئیمامی شافعیە، بە ناوی مزگەوتی ئیمامی شافعی و دەستگای ئەمینەوە هەڵساوین بەدانانی کەمپینێک بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ فەقیر و هەژارەکان، بۆ لێقەوما و نەداراکان. بەڕاستی معلومە لای هەمووان ئێستا ئێمە لە وەرزی دستانین، بەڕاستی خەڵکانێکی زۆر هەیە نەبوونن، نەداران، کرێچین، بۆیە پارەیان نییە کە وەکو پێویست کە بژێنی ژیانە بەرنە ڕێوە لەم ڕۆژە ساردەیە. بۆیە ئێمە شەڵساین بەو کارە هەوڵ بدەین بە هەموو لایەکمانەوە، ئەگەر بێت و بە بەشێکی کەمیش بێت لە خەم و خەفەتیان، لە ئازاریان، لە کەم دەرامەتیان کەمەوەکەین، وەکو برای ببینە هاوکاریان بۆ ئەوەی ئەوانش ئینشاء الله ماڵ و منداڵیان لەم سەرمایە بێبەش نەبن لە گەرمکەرەوە، ئەگەر سۆبە بێ، ئەگەر بەتانی بێ. بۆیە داواکەین لە مسلمانانی خۆشەویست بە گوێرەی توانای خۆیان، هەر کەسێک ئەوەی کەوا پێداویستی ناو ماڵ بێت، چی خواردەمەنی، شەکر، برنج، ڕۆن، ئارد، یاخود سوتەمەنی، نەوت، سۆبە، بەتانی، هەموو ئەو بابەتانی کەوا ئەیهێنن، ئێمە ئینشاء الله لێرە بە پشتیوانی خوای پەروەردگار و هاوکاری ئەم گەنجە دەستپاک و ئەمینانە لێرەدا ئەڕۆین دابەشەکەین بەسەر فەقیر و هەژار و نەدارا و نەبوونەکانە، و ماڵێکی زۆریش هەتی و هەن لە دەوروبەری مزگەوت. ئینشاء الله هەوڵدەین هاوکاریان بکەین و دڵیان خۆشکەین بۆ ئەوەی خوای گەورە ڕەحم لە ئێمە بکات. سندوقمانیش داناوە، هەر کەسێکی شپارە بێنێت ئینشاء الله تعالی بە گوێرەی پێویست ئەیدەینە ئەو کەسانەی کەوا بێدایک و باوکن یاخود کرێیان بۆ نادرێت. داواکەم لە خوای پەروەردگار دڵ هەموو لایەک نەرم کات و بمان کاتە سەبەب و هۆکار بۆ دڵخۆشکردنی فەقیر و هەژارەکان. بارك الله فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.